قال بريس طيب افتخار شروفكاري سياسي اللاور الباكستاني كودت قال مدابت تازي بحسب كن بريس طيب قال لك سپاس كوين قال مدانا جاري باكستان جاوه همي جهان السرب طيبتيجي الاسلام آباده هنجي لاهور نب طيبتيجي اگر بو من بحث کی اسلام آباد و پاکستان و سرک وزیر پاکستانی حتی چرا ده کارت پیز دستوانا دانه پشتی کو راضی کرین همی آلیه الویر پرینن چه تشتکی دید دستوانا ده بشد لعناب سرکفتیانه بگهین تا رکفتنه که دم دریش وعلیکم السلام سلاوی خواتان لێبێ لە پاکستانەوە زۆر سپاس بە میوانداریتان. بەڵێ پاکستان هەوڵێکی زۆری داوا بۆ ئەوەی بەم دانیشتە بگەن پەیوەندیی باشی لەگەڵ هەردوو وڵاتدا هەیە. حکوومەتی ئەمریکا و سەرۆکی ئێستای دۆناڵد ترامپ هەمیشە شایستەی باسی ڕۆڵی پاکستانی کردووە بۆیە دەرفەتێکی زۆر باشمان هەیە بۆ کاریگەریکردنە سەر ئەمریکا لەگەڵ ئەوەدا پەیوەندیی زۆر باشمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا هەیە ئەوانیش باش دەزانن کە ئێمە نیازمان زۆر پاکا بۆ ئەوەی بگەن بەڕێکەوتن ئەو دوو لایەنەدا. ئێمە هەوڵ دەدەین دڵنیابین لەوەی هەموو هەوڵەکان بگەن بەوەی کە ئاشتی بێتەکایەوە. بۆیە پاکستان ئاشتی دەوێت ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت لە لوبنانی دەوێت لە عێراق و لە عێراق و لە هەموو شوێنێک. باشە چم مەترسی یانجی سیناروێن تێکچوونە دانوستاندنان هەنە کوژالیە تایبەتیژی سیاسی و ئەگەر ئەم بەحەسکین چ تشتێک دێبتە مەترسی دانوستاندن سەر نەکەون سیناروێن نەسەرکەفتنی چنە پێشیامە نێڤبەرە ئیران و ئەمریکایدا ئیسلام ئابادێ. بەڵێ ئەمە پرسیارێکی گونجاوە چەندین سیناریۆ جیاواز هەیە بەڕاستی سیناریۆ مەترسیداریش هەیە ئێمە ئەوەمان بینیوە کە وێرەکارێکی زۆڕی داوە ئیمساڵ تەنانە ساڵی پاریش لە ئەنجامی ئەو بۆمبارانکردنەی کە بەسەر ئیسرائیل هاتووە بۆ نمونە ئیسرائیل ئەنجامی داوە بۆ نمونە بۆیە هیوادارین بگەین بە ئاشتیەک چیتر بۆمبارانکردنی بەیروت و لوبنان بوەستێت بێگومان دەشمانەوێت جیهانیش بە سەراسەری جیهان دەیەوێت لەو هەڵاوسانە گەورەیە ڕزگاری بێت کە ئێستا دووچاری بۆتەوە نەک تەنها پاکستان و ئێران و عێراق و لوبنان سوود دەبینن بەڵکو تەواوی مرۆڤایەتی سوودمەندی ئاشتی دەبن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. باشە ئالیە ڕۆژهەڵاتە ناوەڕاست و پڕاستیژی زەرمەندێن سەرەکەی بووینە ئەژوان شەڕێ چل ڕۆژی تبینی ئەوانە دێ کاریگەریەک هەبێت سەر ئەوان دانوستاندنان پەیاما بهێنەرن بۆ تایبەتیژی ئالیە ئەمریکی کاپ چ شێوازێکی ئەمریکا ڕازی بێت شەڕی پراوەستینەتیانژی بەردەوام کرد چونکی ناوە شەڕیدا داخوازیان وڵاتên کەنداوی تایبەتیژی عەرەبستانە سعودیە هەبووینە کو شەڕی ئەمریکا ئیسرائیل سەر ئیرانێ بەردەوام بێت حتا بێتە لاوازکردن. بەڵێ من بەو هیوایم کە بگەین بە شتێک لە ئاشتی بۆ ئەوەی وڵاتانی گەندا و دۆخەکان لەوێ نەگۆڕەکە ئێستا تێیدان پاکستان ناتوانێت ڕۆڵیش زیاتر بێتەوە بەڵام دەکرێت هاوڕەکانی خۆت هەڵبژێری بەڵام یەکێک دراوسێت بێت بەدەستی تۆ نییە. بۆیە وڵاتانی کەندا و ئێستا بێ یا دواتر دەبێت لەگەڵ ئێراندا بگونجێن دەبێت تامەی لەگەڵ بکەن بۆ ئەوەی ئاشتی بێتەکایەوە بۆ ئێمەش بەر لە ئاگربەستەکە بەر لەوەی کە دۆناڵد ترامپ گوتی کە تەواوی شارستانیەتەکەیان دەسڕینەوە ئەو کاتە دوایین 12 بۆ 24 سعات بەر لە ئاگربەستەکە و 12 بۆ 24 کاتژمێریش دوای وەستانی ئاگرەکە زۆر دراماتیکی بووە تەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشە دەنجی ئەوەمان دەبیست کە پاکستان سەر ناکەوێت لەم هەوڵەیدا کە داوێتی بەڵام سوپاس بۆخوا هەردوو شاندەکە بە سەلامەتی گەیشتە پاکستان ئێستاش زمانی جەستەیان ئەرێنیە و دەڵێن ئاشتیەتەکەیەوە.
إسرائيل كو لاني يكم يشرب والبرانبري إيراني يتقال أمريكا يكونوا كاجي أو دانوستان دنان دانينا أمريكا دي وگریانه که بو اسرائیل کتر سر بریاردان راوستاندن جان جی بردان بونا دانوستاندن و آگر بستیان جی امریکا نو کپ تنا سر خو ایدی وان دانوستاندن گل شانده ایرانیت کنل پاکستانه من تدقم بس سياد تجورا عماجيك لإسرائيل ودبنين يا لنتنياهو ودبنين أوي كده باسي بكين استا أم دانستان شيتر ماي أواني دست ورداني تبكي بول إسرائيليش دلت أو برگریک هیبوا دلن بتاعتی نماوا باشوی زاران. باید اسرائیلیش دزانید که دانشجویانش ازگار زوری نیه با اوی چندین مانگلت زنگ دبردان به برانبر با ایران. او شاندهی که لیره لامریکا و هاتوا زور لگل دونالد ترامپ دانزیکن. باید اگر اوان آماده بن با اوی قصب کنو نيونجيرك قبول كانوا بأوي تواوي أمي إيران هيتي بوي بمينته ونقبل بيتسوان دانستاندنين نفبرا إيران و أمريكا دا از وگر ما بتايبتي جي عمانه و بتايبتي جي پایتخت عمانه الويدامي يعني از بحثا بريا 5 روزا بكن بريا كشاره 40 روزي دست بكت بدي وكر سركفتي نبود دماد گرميا دانستاندنان دا اتناوا عمانه دا ایران کتبر هرشن اسرائیل و امریکا دیش بروان هرشان یل سر ایران واتی نکردن ایران حتی هرشی عمان جی کرد اتنا ولات نافچه دا و جاره این پیشبینیات شد کن هیچ مترسیک در سر پاکستان هبت که دانستاندن سر عرضه پرایوت چند چه جالی امریکا چه جالی ایران هبت اما زور مترسی داره براستی چونکه بله تنها خواد زاند آخو سبی یاند و ترسی رو داد بلام بگومان دبیت در فتک با آشتی بدرد همو هر دو لعنك استيجيشتون كزنك شونا دبت خاكيش بقرة السرجاني عساي خوي دنيا نرخي سوتمني لباكستان هاتا خوارا وخلق دلخوش بون بيقومان همو خلقيش لسراسري زيهان بود الخوش دبن دوای 41 روز دوێنێ لە مزگەوتی ئەلەقدار لەگەڵ جمانە مۆسکدا ئامادە بوون بۆیە دەیانەوێت بگەڕێنەوە ژیانی خۆیان بگەڕێنەوە ژیانی ئاسای خۆیان لەگەڵ ئەوەشدا هەمویان دەزانن کە لایەنی لاواز و لایەنی کەموکوڕی خۆیان چییە ئەم جەنگەی زمانەیەکی نییە ئەگەر تەواوی ڕژێمەکە کۆتایی پێبێنیت لە ئێراندا چەند وڵات لەگەڵ ئێراندا با بڵێ ناگونجێ ئاخۆ چەندیان لەگەڵیدا دەگونجن ئەمە چارەسەرێکی سەرانسەری نییە بۆ ئەوەی بەردەوامبی لە موشک بارانکردن بۆیە ئەوەی سۆماڵ و ئەوەی عێراق و ڕێیدا ئەمە هیچ چارەسەرێکی نەکردووە و نایکات بەڵکو و کاریگەری زۆر خراپتری دەبێت بۆ ئاشتی تەنانەت جەنگ بۆ نمونە ئەگە تەماشای بکەین غەزەیەکی تری لێ دروست دەبێت ڕامەڵا سوتاوە هەموو شوێنێکی فەڵەستین بەو هۆیەوە سوتاوە بۆیە نامانەوێت ئەمە لە شوێنەکانی تر ڕوو بدات و بەردەوام بێت بۆیە دەمانەوێت عقلێک بێت کە پەیوەندیە ئەوی شەڕی تایبەتیژی ڕاستەوخود گەل ئابوورا جیهانی تایبەتیژ عالیە ئێنەرژیە وەهابی تایبەتیژی ئافتانگا هورمزێ بۆ vekirina aftanga Hormuzê û azadiya keştîvaniyê taybetî ji nava avên nêvdewletî da sînariya herî pêş û ya şemiyê pêstir çil pêşiya me ye çi awayekî çi şerberdam bî yan jî hate rawestandin dê geroa Hormuzê te vekirin
بنیاتنانی متمانە دەبێبوونی هەبێت هەردوو لا دەبێت لەسەر یەکتری بوەستن دەبێت هەردوو لا بۆچوونی ئەریانیان هەبێت ویستی ئەریانیان هەبێت دەبێت ئەو هەوڵانەی پاکستان ڕێزی لێ بگیرێ ڕێگا بدەن کە ڕێچکەی خۆیان بگرن یەکێک لەو هۆکارانەی کە ئەمریکا و ئێران توانیویانە نێوەنگیریەکەی پاکستان قبول بکەن ئەوش ئەوەیە ئێمە پەیوەندی مێژووی و کللتوریمان هەیە بەیەکەوە کە زۆر دەمێکە زۆر کۆنا دەکرێت هەردوو لە وامەگرە هەردوو لە بێنە پێشەوە هەوڵیش دەدەین بۆ ئەوەی هەردوو لە هەوڵ بدەن گەروی هورمزیش بکرێتەوە چووکە تایلاند و فلیپین و وڵاتانی تریش وەک کەمبۆدیا لە ئێستادا گەشتونەتە لێواری مەترسی بێگومان گەروی هورمز دەبێت بکرێتەوە هەموو هاتوچۆی بازرگانی بەس بۆ سەراسەری جیهان هاتوچۆی لێ نەگیرێت و گەلک سپاس بەڕێز طیب افتخار شڕۆڤەکاری سیاسیش باژارە لاهۆر لە پاکستانی هین گەلمەدابوون سپاس بووە